خۆشەویستان سڵاوتان لێبێت لە نێو کەمپی نوێی زانکۆی سلێمانیم. لێرە پرۆژێکی زۆر تایبەت بەڕێوە دەچێت لەلایەن خوێندکارانی خۆشەویستەوە بۆ زیاتر دەرخستنی بارە و تواناکانیان تایبەت بەو چالاکیانەی ئەو چالاکیە زانستیانەی کە لە نێو خوێندنگاکەیان مامۆسایان زیاتر گرنگیان پێیان لەگەڵیانە. هەر بۆیە ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی پرۆژێکی زۆر تایبەت هەیە. پرۆژەکەش تایبەتە بە 19هەمین ئۆلۆمپیاتی پرۆژەی پێشبڕکێی زانستی NPOی خوێندکارانی یونایتد ساینس و قوتابخانە حکومیەکان کە بە هاوبەشی کۆلێژەکانی یونایتد ساینس و زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەم پرۆژەیە ڕێکخراوە. لەگەڵمان نابن ئەچینە لای هەرێک لەو چالاکیانی کە خوێندکارانی خۆشەویست بەشداریان تێدا کردووە. خۆشەویستان ئێستا ئەچینە لای زۆر بەڕێز کاک قەندیل نادر کە بەڕێزانوک و بەرپرسی بۆردی پەروەردەیی لە کۆلێژەکانی یونایتد ساینس کۆمەڵێک پرسیاری لێەکەین. زۆر بەخێراتی کاک قەندیل، با لەوە دەست پێ بکەین پرۆژەکە چۆن بیرسان لێ کردو و ئامانجتان لێی چیە لەم پرۆژێ؟ زۆر سپاس. کۆلێژەکانی یونایتد ساینس ساڵانە پێشەی زانستی ئیمپۆ ڕێک دەخات کە لە نێوان خوێندکارەکانی ناوەندی و ئامادەی دەست پێ دەکات بووە بوارەکان بریتین لە بابەتە زانستیەکانی زانست بیرکاری، کیمیا، فیزیا و ژینگە، تەندروستی، کۆمپیوتەر دیزاین بەشەکانی بریتە لەوانەوە. ئەم ساڵ 19مین ئۆلۆمپیاتی ئیمپۆ بەڕێوە دەچێت جیاواز دە ساڵەکانی تر ئەوەیە کە کۆلێژەکانی یونایتد ساینس بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی هەڵسان بەڕێخستنی خۆشبەختانە ئەمڕۆ 161 پرۆژە نمایش کران و بە بەشداری 263 خوێندکار. یەک لە جوانەکانی ئەوە بوو کە لە خوێندنگا حکومیەکانی شاری سلێمانی تێدا بەشدار بوون کە ئەم ساڵ پیسمان ئەم دەرگایە بەڕووی ئەوانش بکەینەوە ئەوانیش بێن لەسەر ئەم سەحنەیە بێن نمایشی چالاکی زانستەکانی خۆیان بکەن. ئامانجی سەرەکی لە نمایشکردنی ئەم چالاکیانە کە خۆی ئەبینێتەوە لە پرۆژەیەەکە، ئامانجە سەرەکیەکە چییە بۆ خوێندکاران؟ ئێمە ڕاستی ئامانج سەرەکیمان لەوە یەکەمیان پەرەبێتانی خوێندکارە بۆ بیرکردنەوەی زانستیان و داهێنانی زانستیانە، چونکە دەستپێکی داهێنانەکان لە ناوەندەکانی خوێند دەست پێ دەکاتن. ئەو داهێنانەشی کە لە دەرەوەی خوێندنگە ئەنجام دەدرێت لە دواتر هەرێتەوە بەرمێزی خوێندنگە و خوێندکاران ئیشی لەسەر دەکەن. ئەوەی ئەمڕۆ دەست پێکراوە کە خوێندکاران هام بدەین بۆی داهێنان بکەن لە بوارەکانی خۆیان و ئەو زانستەی کە لە پۆل فێری دەبن خوێندکاران ئەمڕۆ ئەم دەرگایەوە بۆ کردن سەحنەما بۆ ئامادەکردن کە بێن نمایشی کارە زانستەکانی خۆیان بکەن، وەکو فیزیا، کیمیا، تەندروستی بەگشتی، ژینگە، وزە، کۆمپیوتەر دیزاین، پرۆگرامیک. ئەمە بوارەکانیتی وە لایەنش تریش کە هاندانی خوێندکارە بەوەی کە کاری پێکەوەی ئەنجام بداتن لەگەڵ هاوپۆلەکەی، لەگەڵ مامۆستاکەی، لەگەڵ خێزانەکەی، لەگەڵ چوادەرەکەی خۆی. بۆی یەک لە کاریگەرەکانەوەی کە خوێندکاران بۆرانی کۆمەڵایەتیش هەم بدەین و شتێش تریشێ ئەوەیە ئەم خوێندکارانە بەوە ناوەستین کە ئەمڕۆ لێرە پرۆژەکان نمایش دەکەن و پاشان خەڵاتی زێر، برۆنز، سیلڤەر وەردەگرن. لە دوای ئەوە پرۆسەی پاشان دەست پێ دەکات کە ئاراستەکردنیانە بۆ پێشبڕچینە دەوڵەتەکان کە لە سەرانسەری جیهان ساڵانە ئەم پێشبڕچێ ئەنجام دەدرێن و ئێمە ساڵانە خوێندکار بۆ ئەم پێشبڕچێانە ئامادە دەکەین و دەستپێکی ئەم ئامادەکارە لێرە دەست پێ دەکاتن. عزیزان ئێستا هاتووینەتە لای بەشێک لەو خوێندکارانە بابزانین بەچی بەشداریان کردووە. سڵاو لێبێت هاوڕێت. تۆ وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس بەشداریت کردووە، بەچی بەشداریت؟ من بەشداریم کردووە پرۆژەیەکم دروست کردووە. ئەم پرۆژەیە تایبەتە بە دروستکردنی وزەی کارەبا بە هەوا و من ئەم پرۆژەم دروست کردووە بۆ ئەوەی کە کارەبا لە هەرێمی حکوومەتی کوردستانە باشتر بەرە و باشتر بڕوا. وەکو ئەم نمونەیە ئێراکە لە هۆڵندا شتێکی زۆر پێشکەوتووە لە هۆڵندا و زۆر بەرەو پێش ڕۆشتۆ کارەبا، بەڵام لێرە ئێمە کارەمەمان زۆر وەسعێکی باشی تیانە. بۆیە من هەوڵێم کە ئەم بیرۆکەیە بە هەرێمی کوردستان بگەێنم و من هەوڵێم کە
ئیشەکەم ئەوەیە کە ئەمە بە وزەی کارەبا ئەتوانین لە شاخەکانی بەرزایی ئەزمەت دانین بۆ ئەوەی کە وزەی کارەبایەکی زۆر پێگوێنێ و ئێمە کە ئەم کارەبایە بەکار دروست دەکەین ئەم کارەبایە بە هەوا بەردەوامە بێ نەک بە گاز و فیول و دیزل و بنزین و ئێمە کاتێک کە بە هەوایەکەین بەکارهێنانی گاز و فیول کەمترە بێ واتە ئێمە هەوایەکی پاک هەڵەمشین و هەردوو هەروە سوود لە کارەباکەش دەبین. بە هیوای بەردەوامی دەست خۆش بە زۆر سپاس. خوێندکارێکی تر لەگەڵمانایە بابزانین چالاکیەکەی ئەمان چیە؟ سڵاو لێ بێت پێم بڵێ بزانم چالاکیەکەی ئێوە باز لە چی؟ سەرەتا بەخێر بێن بۆ 19مین ئیمپۆی کۆلۆژەکانی نایت ساینس. پرۆژەکەی ئێمە ئەوەیە کە لە ساڵی 2022دا کارەساتێکی گەورە لە سلێمانی ڕوویدا کە بووە هۆی کۆمەڵکوژی خێزانێک کە 15 کەس مردن و خانوێک بە تەواوەتی ڕووخا و زیانێک و زەرێکی زۆری بۆ مرۆڤایەتی و بۆ ژینگەی ئەو دەوروبەرەشە بوو. بۆ ئێمە ئێستاین بە دروستکردنی ئەم پرۆژەیە لە ڕێگای سێنسەرێکەوە کە غاز و ئاگر و بۆنی حەساس لە ڕێگای ئەم سێنسەرەوە کارەبای ماڵەکەت قەتەعەکە و لە هەمان کاتدا لێرە ئێمە نامەیەکمان بوێت کە لەسەر ئەم جیهازە کە جیازی ئاردوینهۆیە کە جیازی پرۆگرامینگ و لانگویجی جاڤامان بۆ بەکارهێناوە لێرە نامەیەکمانەیەتێ کە وارنینگێکە کە کارەبای ماڵەکەت کوژاوەتەوە بە خێرایی پێویستە بچەوە ماڵەوە دەرگا و پەنجەرەکانت بکەیتەوە بۆی نەبێتە هۆی خنکاندن یاخود تەقینەوەیەکی گەورە و نووسراوە کە تەلەفۆن بۆ 115 بکەیت واتە ئاگرکوژێنەوە بۆی نەبێتە کارەساتێکی گەورە و ئێمە ئەزانین کە کۆمپانیەکانی ترام پرۆژیان دروست کردووە بەڵام ئێمە شتی زیاترمان بۆ کردووە کە یەکێک لەمانە ئەم لایتە بوو و دووەمیان مەسجەکەیە و لە هەمان کادا کە ئێمە کێشەی کارەبامان هەیە لە کوردستانە مایکرۆکۆنترۆلەرێکمان بۆ داناوە کە بۆ ماوەی 9 ساعت خۆی شەح نەکاتەوانێ بەبێ کارەباییش خۆیەکە. دەست خۆش بێت ئەمە بیرۆکەیەکی زۆر جوان بوو بە هیوای بەردەوامیتان کە هەموو کەسێک پارێزراو بێ هەموو کەسێک بتوانێت سوود لەم پرۆژانە وەربگرێت. دەستان خۆش بێ ئەچینە لای هاوڕێکی ترمان لەگەڵمانە بن. سڵاو لێ بێت پێم بڵێ پرۆژەکەی تۆ باز لە چیەکە وەکو کوێش بەشداریتان کردو؟ بەڵێ سڵاو لە تۆش. سەرەتا من لیدام لە قوتابخانەی گەلەوە بەشداریم کردووە لە پۆلی حوتەم بەڵێ و هەروەها پرۆژەکەی من سەبارەت بە پردێکی هایدرۆلیک پاوەری جوڵاوە. وەکو ئێمە ئەیزانین پرد واتە سابتی و واتە ڕاگری هەبێ بەڵام پردەکە ئێمە سابت نییە و هیچ ڕاگرێکیشی نییە پردەکەمان جوڵاوە و ئەمە جمان لە دروستکردنی ئەم پرۆژەیە بەکارهێنانی دوو ڕێگەی وشکانی و ڕێگەیەکی ئاویە کە لێک کادا هەردووکیان سوودی خۆیان وەربگرن سوودی خۆیان بگەێنن بەبێ وەستانی هیچ لایەکیان. وەلە کاتێکدا ئێمە پاپۆڕێکمان هەیە ئێوە تێپڕ ببێت لە دووری 5 کیلۆمەتر ئاماژەیەک ئەنێردرێت بۆ پردەکە و بەم شێوەیە پردەکەەوە بەرز دەبێتەوە بۆ تێپەڕبوونی پاپۆڕەکە و دووبارە پاش تێپەڕبوونی پاپۆڕەکە و دوورکەوتنەوەی لە پردەکە پاش چەندێکدا دەبەزێت بۆ تێپەڕبوونی ئۆتۆمبیل و بەکارهێنانی ڕێگەی وشکانی وەکوی بینن لێرە لە هەردوو سەر کۆمەڵێک ئاماژە هێمامان داناوە کە ئەتوانێت سیستەمی ترافیکەکە بۆ شێوەیە لێ بکرێت لە کاتی گەیشتنی پاپۆڕێک بۆ ئێرە و بەرزبوونەوەی پردەکە ترافیکەکە ببێ بە سوور بۆ تێپەڕنەبوونی ئۆتۆمبیل و لە کاتی مەسەڵزی ترافیکەکان پردەکە بێتەوە باری ئاسایی خۆی و بۆ تێپەڕبوونی ئۆتۆمبیل و هەروەها ئێمە لێرە لە ڕێگەی دوو سرنجەوە کاری پێکەین لەگەڵ دوو ئینفیوژن سێت و هەروەها سریوەیەکمان بەکارهێناوە بۆی لە ڕێگەی سرنجێک و کۆنتڕۆڵی پردەکەمان بکەین و لە کاتێکدا ئەگەر وڵات ویستی پێشکەوتنمان پرۆژەیە با دەتوانێت کۆمەڵێک سنسەر لە ژێر ئاوەکەدا بنرێت لە کاتی گەیشتنی پاپۆڕەکان بۆ سەر سنسەرەکان لە ڕێگەی پرێژەری پاپۆڕەکەەوە ئاماژەیەک بۆ پردەکە دەنێردێت بۆ شێوەیە بە ئۆتۆماتیکی پردەکە بەرز ئەبێتەوە پێویست بە هیچ کارمەندێک ناکات. چاو خۆش بێت زۆر بە کورتی پێم بڵێ ئەنجامدانی ئەم جۆرە پرۆژانە کە ئێوە بە تیمۆر بە گروپ کار ئەکەن تا چەندە هەنگاوێکە بۆ ئەوەی کە سوود لە ئەزمموی کاری یەکتر وەربگرن بە کورتی پێم بڵێ. بەڵێ سپاس بۆ تۆش ڕاستێکی یعنی بەردەوام بوون بە کارکردنی تیمۆرگ زۆر باشترە بۆی کە برۆبەی بەو بابەتی کە ئەتەوێ و بەردەوام یعنی بەدڵنیایی ئەو سوودی زیاتر ئەگەر تۆ بە تیمۆر کار بکەی وەگلۆی بێ کەس هەوڵبەی پرۆژێکی نوێ بخەیتە کۆمەڵگەوە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەم پرۆژەی کە لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو کاریگەریکی زۆر باش دروستەکات لەسەر خوێندکاران تاوەکو بتوانن لە داهاتووە سوود لە تەواوی پرۆژەکانیان وەربگرن و لە مەیدانی کارە کاریگەری تاوی هەبێت لەسەر تاکەکانی کۆمەڵگا.